أحبرة وتشيا ونقهر بالغة. $100 باشا. زورا عالم چیا؟ عالم فقيرة. يافي چۆنی؟ چێماوەیە کە سۆشیال میدیا و داگیر کردووە چیە مەسەلە؟ ئەم فترەیە گاو لێ سۆشیال میدیا هی منە. جا نازانم فیدباکی خەڵک چۆنیە بێ بۆ قسەی تۆ. عالم فەقیرە، ئەمە زۆر کاردانەوەی هەبوو. چی بوو ئەمە؟ بیرۆکەم بابەتتان چۆنیێنە؟ دەشکەن تا کرد جارێ؟ داشکاندن زۆر کراوە لەسەرەوە قسەوە توانم بڵێم زۆربەی خەڵک ئیسفادەی لەو کەلیمەیە کردووە کە ئێمە کردمانە ترند و هاتە ناو خەڵک. ڕاستەکەی ئەمە ترندی من نەبوو، بەڵام لەگەڵ تودەی ئینجسیا ئیشێکمان وەرگرت کە بۆ یەکێک لە ساڵۆنەکانی سلێمانی بوو و ئەم ترندەمان هێنا کە تازە بوو و ئێمە یەکەم کەس بووین ئەم وشەی عالم فەقیرە کە لە دەمی ئەو پیاوەی کە پیانەوت سمبل ڕەش زۆر کاردانەوەی هەبوو، خەڵک زۆری خۆشەویست، ئێمەش هەوڵماننا ئەم کەلیمەی ئەو وەربگرین و بۆ یەکێک لە ئیشەکانمان ئیسفادەی لێ بکەین. تەواان دەنگانەوەیەکی زۆر باشی هەبوو، خەڵک زۆر لێ رازی بوو. لە هەندێکیانە حەزەکەی وەکو ژنێکی بەتەمەن دەرکەویت و ئەبۆ قسا قەدیبیانەوە بڕۆی چیەوەن؟ دیارە کاریگەری ننکوم زۆر لەسەرە چکە من ننکوم زۆر خۆش ئەوێت و بەردەوام کەلیمەکانی ئەو هەڵ ئەگرم. جا بۆی ئەم ستایلش زۆر لە منیت. خەڵکیش هەستەکەم ئەمەی زۆر بەلاوە جوانە لەبەروی کە خۆمم و ناگۆڕێم کارکتەرەکە منم و کارکتەری هەر کەسێکی کەش هەڵ بگرم ئەتوانم ئەدای بکەم. جا خەڵکیش زۆر ئەم شتەی بەدڵا وەکو ئەی بینم زۆر بەدڵیانە لەبەر ئەوەشەکە کارکتەری ژنێکی بەتەمەن و لەگەڵ کچێکی گەنج ئەتوانم هەردووکی ئەدا بکەم و بشێتە بەرچاوی خەڵک، یعنی قسەکانم بچێتە بەرچاوی خەڵک و بەرگوێی خەڵک. پیرۆز بێ گوڵە بە حسابەکەتان $500 هینە کوڕەکەم فەقیرە. لە ڕابردووە ڕۆڵە بینیوە لە چەند ڕکلامێکی ترە لە کامیان پەشیمانی؟ لە هیچ ئیشێکی خۆم پەشیمان نیم، بانە بێتە قسەیەکی تەقلیدی بڵێ پەشیمانیان شتێکیوە. لە هیچ ئیشەکان پەشیمان نیم، بە خۆشحاڵیشەوە ئەتوانم بڵێم ڕابردوو منی گەیانە ئێستا. چۆن ئەتوانی کاریگەری دروست بکەیت بەبێ ئەوەی کە خۆت زۆر ئارەسکەیت؟ لە ڕاستیە ئەم شتە لەم ناهەیە، بەبێ ئەوەی کە ئەتوانم بڵێم جلەکەت نەکەی بە پۆینت یان چوزانم خۆنواندنێکی تەسەنوع نەکەی بە پۆینت بۆ خۆ دەرخستن، لەخوا بەزابێ ئەم شتە لەم ناهەیە و خەڵکی شاید حاڵی ئەوەن. ئەگەر من بە لەچکێکی شەوە دەرکەوم هەر ترندم، ئەگەر بە جلێکی ئەتیادی شەوە دەرکەوم هەر ترندم. ئەمەم نەکردەوە پۆینت بەڕاستی جلوبەرگ و چوزانم کەسایەتی من گرنگ بووە بۆ ڕکلامەکانم و بۆ دەرکەوتنەکانم. چەند ساڵاو بینم دایم پێکەنی تۆ قەت نەمبینیەوە بگریت. کەسێکی زۆر ڕووخۆشم وایە زۆربەی کەس وام پێڵێت ئەڵەن کەسێکی ڕووخۆشی، بەڵام نازانم بەردەوام پێکەنم. تۆڕە نابم لەبەری بۆ تۆکسم کردووە. جەرگە ئەمە جی کلاس ئەمە چی بۆم ڕکلامە؟ دەنگانۆکی زۆریشی هەبوو بە زۆر لایەنتری شاڕۆشت. چی بۆم بابەتە؟ تەواان ڕکلامی جی کلاسەکە با بڵێن یەکێک بوو لە کارشۆەکانی سلێمانی. تەواان دەنگانەوەیکی زۆری هەبوو لەبەرەوەی کە ستایلەکە زۆر جیاواز بوو بۆ ستایلی سیارە و بۆ ئەمانە و منیش یەکەم جارم بوو کە ڕکلام بۆ کارشۆیەک بکەم، بۆیە دەنگانەوەیکی زۆری هەبوو. تەواان زۆر کۆمنت هەبوو لەسەر ستایلەکەم لەسەر ئەوە. تەواان لەوانەیە دڵی هەنێک کەسم عاجز کردبێ، هەنێک لە بینەرەکانم عاجز کردبێ دەسەری، بەڵام هەوڵمان نا مۆزوعەکە چاک بکەینەوە. بۆ نمونە بۆ یەکێک لە کارشۆەکانی سلێمانی جارێکی کە ڕکلاممان کردەوە جلی کوردیم لەبەر کرد و وتم بایتر دڵان لەم عاجز نەبێ، جلی کوردیم لەبەر کرد و گۆچانێکم گر بەدەستمەوە و کڵاوێکم کردە سەرم و بەڵامی تر لەخوا بەزیابێ فیدباکێکی زۆر باش هەبوو و ئەو ڕکلامە ئەتوانم بڵێم لە زۆر شوێن کە ئەم بینم پێم بڵێن جەرگە گیان لەبەرەوەی کە زۆر بەدڵیان بووە و هەر بۆش ناسراوم ئێستا لە ناو خەڵکا کە پێم بڵێن جەرگە گیان عالم فەقیرە. هەردوو ترندەکەم لەسەر یەک لێ دووباراکەنەوە. جی کلاس 63 مۆدل 2021 18 دەفتەر جەرگێکیان هینە بەخوا زۆرە هێوی فەقیرە حەڤوو مەجال. ئیشە لە ڕکلامەکان دەرگاکەیتە ژوورەوە ڕێگەڵی پیرێژنی وەچی وشە ئەو بۆ دووبارە بکەرەوە. ئەحبێرە ئەوە چییە؟ لەسەر ئەوە بوو کەوتمانەوە زۆر قەرە باڵغە. ئەحبێرە ئەوە چییە و نەقەرە باڵغە؟ 0 کیلۆمەتر 23 ملیۆن جەرگێکیان بە ڕقەمەوە هەر ئەوە نەژ نییە 1 ملیۆن دینار کاشباک بۆ خوێندکاران.